دەچینە بابەتێکی دیکە قساکەین سەبارەت بێکێک لە ناوچە جوانەکانی هەرێمی کوردستانیش ناوچەی سۆرانە کە بە ناوچێکی گەشتیاری ناسراوە هەمیشە و هاوین وزستانجی سەرنجی گەشتیارانەیە چی هەرێم و چی ئەو گەشتیارانش کە لە دەرەوە دێن و سەردانی هەرمی کوردستان دەکەن هەمیشە حەزبەوەکەن کە بۆ نمونە سۆران ببین سۆرانێکێک لە ناوچە زۆر جوانەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا بامانجی ڕاکێشانی چای کۆمپانیەکان یاخۆ ئەو کۆمپانیەکە گەشتیارین لە قەزای سۆران دایان کۆمپانیای کۆکراونەوە کە لە ڕێگە ئەوە دەیانەوێت کە گەشتی زستانە پەرە پێ بدەن چکە ناوچێکە هەم گونجاو بووی کە تۆ بتوانانی لە وەرزە گەرمەکاندا سەردانی بکەی هەمووش لە وەرزە ساردەکاندا. بارزان محەممەد بەڕێوبەری گەشت و گوزاری سۆران ڕاستەوخۆ لەگەڵێمەیە کاک بارزان سلااوت لێبێ سپاس کامبانیا لەگەڵێمە بووی دەمانێت قسە بکەین سەبارەت بە دۆخی گەشت و گوزار و گەشتیاری لە ناوچەکەدا دەمەوێت تۆ بۆمان باسکەی بزین تا چەندێک سۆران گونجاو بۆی کە بکرێتە ناوچێکی گەشتیاری کە هەمووان بتوانن سەردانی بکەین چ ئێمە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان چۆ کەسانش کە دەیانەوێت لە دەرەوە دێن و دەیانەوێت ناوچەکە ببینن. سڵاو لێوە و لە بینەرانی کوردستان نیوز بەدڵنیاییەوە ئیدارەی سنووری ئیداری سۆران پشکی شێری ناوچە گەشت گوزارەکانی هەرێمی کوردستان و عراقی بەرکەوتووە مەجۆرێک سەتاسی کۆی گەشت و گوزاری هەموو هەرێمی کوردستان و عراق کەوتۆتە سنووری ئیداری سۆران کە لە قەزاکانی سۆران ڕەواندز مێرگە سۆر چۆمان لەخۆ دەگێت بەشی هەرە زۆری جۆرەکانی گەشت و گوزار لەم ناوچەیە بوونیان هەیە و بە تایبەتیش وەرزی گەشت و گوزاری زستانە ماوەی چەند ساڵێکە ساڵە دوای ساڵ ڕێژەکە بەرەو بەرزبوون دەسێ ڕێژەی هاتنی گەشتیاران و لە هەوڵداینە بۆی بتوانین گرنگی با جۆرەکانی تری گەشت و گوزاریش بدەین لەوانە فۆلکلۆری و گەشت و گوزاری سەرکێشی چەندین زۆری تر تەندروستی مێژووی ئاسەواری هەموو ئەو زۆرانی کە گەشت و گوزارینە خۆی لە خۆیدا گەشتیار هەمیشە حەزەکان بە دوای زۆرەکانی گەشت و گوزاردا بگەڕێتن ئەوەی کە زستانە ئێمە دەستمان پێ کردو هەنگاوی باشماننا ساڵانە سەروی 500,000 گەشتیار تەنها لە وەرزی زستان بۆ ناوچە گەشت و گوزارەکانی سنووری ئیداری سۆران. باشە کاک بەرزان دیارە خۆشبەختانە سروشتێکی جوان هەیە هەم لە وەرزی هاویندا و هەم لە وەرزی زستاندا کاتێککە گەشتیار ڕوو دەکاتە ئەو ناوچانە تا چەندە خزمەت گوزاری گەشتیاری تایە ویان تا چەندە مۆتێل و ڕێستۆران هەیە بۆەوەی کاتێکە گەشتیار ڕووی کردە ئەوێ لێ بمێنێتەوە. ئێمە بە بەردەوامی لە هەوڵداینە بۆی بتوانین گرنگی بە خزمەت گوزاری گەشتیاری بدەین ئەو شوێنانەی کە بەڕاستی پێنجە سێرەین یاخود شوێنەکانی وەکو گەلی عەلی بێ خەڵجوندیان بە بەردەوامی هەوڵداین بتوانین نۆژەنگ بە تەنسیق لەگەڵ خاوەنی شوێنەکان نۆژەنی بکەینەوە خزمەت گوزاری زیاتر بگەین بۆ ناوچانە بەدڵنیاییەوە خزمەت گوزاری باشەیە و بۆیشە گەشتیار ڕازیە لە ئەدای ئەم شوێنانە و ساڵ لە دوای ساڵیش ڕێژەی گەشتیاری هاتوو بۆ ئەم ناوچانە ڕوو لە زیادبووندا کە بە جۆرێک ئەم ساڵ تا ئێستای لەگەڵدابێت نزیک بۆتەوە لە 1 ملیۆن گەشتیار ئەمما بەڕاستی پێمان دەڵێ دیارە گەشتیار لە بەشێکی زۆری خزمەت گوزاری گەشت و گوزاریەکان ڕازیە هەرچەندە ئێمە لە هەوڵداینە بەردەوامیش گلەییمان هەیە لە هەندێک لە لاوەکان بەڵام وەکو باسم کرد زیادبوونی ڕێژەی هاتووی گەشتیار بۆ ناوچەکە پێمان دەڵێ گەشتیار بەڵێ ڕازیە و لە ڕێگای وەبەرهێنان لە ڕێگای مساتحەش بە بەردەوامی هەوڵمان داوە بتوانین هانی وەبەرهێنەران و سەرمایەداران بدەین سەرمایە خۆیان بخەنەگە لە سەکتەری گەشتیاری ناوچەکە. باشە کاک بەرزان ئەم پلانێکی ئێوە داچانناوە یاخود ئەم کارێکی ئێوە دەکەن حتمما بە پلان ئەنجام دەدرێت دەمێ بزانم تا چەندێک ناوچە شوێنەواریەکان لە چوارچێ پلانەکانی ئێوەدا چکە ڕەنگە کەسانێکە بن کە دێنە ئەوێ حەز بکەنە و ناوچانە ببینن کە شوێنەوارین کە مێژووییان هەیە بیانەوە لە ڕێگەی بینینی ئەو شوێنانەوە بزانن کە مێژووی سۆران و کورد چیە و چۆنە. ئێمە چەند دانیشتێکمان لەگەڵ شوێنەواری سۆران کردووە بۆ ئەی بتوانین بە تەنسیق لەگەڵ شوێنەوار لە پاش تەوابوونی کنە پشکنی بابەتە شوێنەوارەکانی ناوچەکە ئێمە وەکو گەشت و گوزار بتوانین گروپاتی گەشتیاری لە ڕێگای کۆمپانی گەشت و گوزاریەکان بەرین بۆ ناوچانە ئەشکەوتی شارەدەری کە لەو شوێنانەی کە بەڕاستی بە بەردەوامی ئێستاش لەگەردامی گەشتیار سەردانی دەکەن لە سنووری قەزای مێگە سۆر و ئەشکەوتە بە سوورمە هەیە لە چای برادۆز بەڕاستی دیمەنێکی زۆر ناوازە و سەرنجڕاکێشی هەیە ئیسقەڵامان هەیە لە سۆران لە شوێنەکانی تر لە بەتایبەتی لە سنووری سیدەکان باڵەکایەتی شوێنی مێژووی زۆر گرنگان دەکری ئێمە لە ڕادداهاتوو بتوانین هاوشێوەی جۆرەکانی گەشت و گوزاری هاوینە زستانە گەشت و گوزاری شوێنەواری و ئاسەواریش بە تاکێ کاری لەسەر بکەین و کاریگەری بخینە سەر زیادبوونی ڕێژەی گەشتیاران.
باشە کاک بارزان دیارە زۆرێک لەو کەرتە تایبەتانی کە تایبەتە بە کەرتی گەشت و گوزار کەرتی تایبەتە حکومەت لە بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار چ ڕۆڵێکی هەبووە بە تایبەت بازەوە دەکرێت کە هەندێک ناوچە هەیە لە ڕووی گەشتیاریەوە پراوێز خراوە باخی پێنەدرا و هەروەها ڕێگەکەی ڕێگەیەکی باش نییە بۆی هاوڵاتی بچێ سەردانی بکات. ئێمە لە ئایندەیەشی نزیک بە سەرپەرشتی سەرۆشی ئیداری سەربەخۆی سۆران ئینشاءڵڵا لە هەوڵداین بتوانین لە مانجیەک لە بۆ دوو گەورەترین کۆنفرانسی وەبەرهێنان کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان لە مستەوای گەشت و گوزار دەکرێت بتوانین کۆنفرانسی وەبەرهێنانی گەشتیاری بازرگانی لە ناوچەکە بێتە ئەنجامدان بە مەبەستی زیاتر هاندانی سەرمایه‌دار و وەبەرهێنەران بۆی ڕوو لە سەیتەری گەشتیاری دەبەرە بکەن. ئێمە وەکو گەشت و گوزار نزیکی 75 شوێن لە ڕێگەی کوڕاسەیەکی گەورەوە ئامادەکاری تەواومان کردووە سەرجەمی ئەو زانیارانی پەیوەستن بە بوونی زانیاری دەربارەی 75 شوێن ئامادەمان کردووە. ئینشاءڵڵا کۆنفرانسە نمایشی دەکەین بۆ ئەوی بتوانین سەرنجی وەبەرهێنەران و سەرمایه‌داران بەلای ئەو شوێنان ڕابکێشین بۆ ئەوی بێن سەرمایە خۆیان بخەنە گەر لە هەموو جۆرەکانی گەشت و گوزاریش ئامادەکاریمان کردووە لە بابەتی گەشت و گوزاری سەرکێشی زستانە ئاوی شوێنەواری ئاینی هەموو ئەو جۆرانە ئێمە هەوڵمان داوە لەو کۆنفرانسە ئینشاءڵڵا بتوانین قەناعەت بە کۆمەڵێک لە سەرمایه‌دار وەبەرهێنان بین. ئەمە لەلایەک لەلایەکە ئێمە وەکو گەشت و گوزار وەکو لایەنی حکومی هەوڵداین بۆ ئەوی بتوانین خزمەتگوزاری سەرەتایی بگەین بۆ بەشێک لەو شوێنانی کە دەشین لە بابەتی گەشت و گوزاری چ لە ڕێگای وەبەرهێنان بتوانین پرۆژەی ئەنجام بدەین شوێنەکە بەخۆی شیا و ئامادە بێتن کە گەشتیار سەردانی بکاتن. واتە هەم لەلایەنەی هاندانی کەرتی تایبەت و هەمیش وەکو بابەتی خزمەتگوزاری سەرەتایی لە هەوڵی بەردەوام داین بۆ ئەوی بتوانین ناوچە گەشت و گوزاریەکان بە شێوەیەکی سروشتی ئامادەکاری بۆ بکەین بۆ پێشوازیکردن لە سەرمایه‌دار وەبەرهێنەر. باشە کاک بەرزان بابەتێکی دیکە هەیە ئەویش کە ڕەنگە ئەگەر ئاو بە سەتحی سەیری بکەین و هەست بکەین کە بابەتێکی دوورە لە گەشتیاریەوەیش کێشەی ڕێگەوبانەکانەوە تا چەند لەگەڵ شارەوانی قسەتان کردو بۆی ڕێگەوبانەکان تا بۆ چاپکەن چکە ئێمە ڕەنگە هەندێک شوێنی زۆر جوانمان هەبێت سۆرانجێکێکە لەو ناوچانە کاتێک کە باز لە سەردانکردن دەکرێت سەرنج بۆ دەڕواڵێ ڕێگەوبانەکەی باش نییە ڕەنگە من نتوانم بە شێوازێکی باش سەردانی و ناوچێ بکەم ڕەنگە ڕێگەکەی هیلاکر بێ ڕەنگە تااقەت بەر بێ من مزاجی ئەوم نەبێت کە بتوانم ماوەیەکی زۆر سیاقەت بکەم و بڕۆم لەوێ شوێنێک ببینم بۆ ئەمە چی کراوە؟ هەڵکەوتەی جوغرافی ناوچەی ئیداری دەبەری سۆران هەموو شاخەوی خۆتان ئاگادارن بەڕاستی ئەوە لەلای شتکەوە سەرجەمی ئەو شوێنانی کە دەشین بۆ گەشت و گوزاری کەوتۆتە دەرەوەی سنووری شارەوانەکانی قەزا و ناحیەکانی ئەم سنوورە ئەمە لەلای شتکە بۆیە ئەمە بەردەوام لەگەڵ بەتیمەکانی بەڕێوەبەراتی پاراستنی و چاکردنەوە ڕێگاوبانی سۆران پێشتر لە هەولێر لە هەوڵدا بووینەوە بۆی بتوانین خزمەتگوزاری بە تایبەتی لە بواری ڕێگاوان بگەین بۆ ناوچە گەشت و گوزاریەکان و بەشێکیان هەوڵماندا بە خۆشمان وەکو گەشت و گوزار بەڕاستی کاری لەسەر بکەین چونکە بەڕاستی ئەولەویەتی کارەکانی گەشت و گوزار گەیاندنی ڕێگەهایەکی باش و سەلامەتە بۆ ئەوی گەشتیار بە ئاسوودەیی گەشت بکات بۆ ئەو شوێنانە لە بەشێکی بە تایبەتی لە بێخاڵ بنمونە لە بێرمی فەقیان ئێمە وەکو گەشت و گوزار بە خۆمان هەوڵمانداوە لە ڕێگەی تیمەکانی ئاودانکردنەوە هەوڵمانداوە کۆمەڵێک شوێن بۆیان دەستشاکەی بۆ ئەوی بتوان ئەوانیش لە ڕێگای خوانەوە لە ئایندە کار لەسەر بکەن ڕێگا و خزمەتگوزاری سەرەتایی بگەین بەو ناوچانەی کە دەشێن لە بابەتی گەشت و گوزاری ئەمە هەم لەلایەک گەشتیار وا دەکات گەشتیار بە ئاسانی بگات بۆ شوێنان هەمیش هەوڵێکە بۆ ئەوی بتوانین وەبەرهێنەر قەنەعات پێ بینین لە ئایندە وەبەرهێنان لەم شوێنانە بکات. باشە کاک بەرزان دیارە زۆرێک لە هاوڵاتیان لە ناوچە گەشتیاریەکان خزمەتگوزاری گەشتیاری بە هاوڵاتیان دابینەکەن لە ڕێگەی بۆ نمونە دانانی کوخێکەوە بێت یان هەر بابەتێکی لەو شێوەیە لە نزیک ناوچە گەشتیاریەکان و بابەت و پێداویستی و کەلوپەل دەفرۆشن بەڵام شارەوانی سۆران بە بیانووی زیادەڕەوی ئەم بابەتەی یەکلایی کردوتۆ کە دەبێت لەوێ ئەو هاوڵاتیانە بڕۆن ئەو فرۆشیارانە بڕۆن ئەمە تا چەندە کاریگەری لەسەر گەشتیاری بەجێ دەهێڵێت کاتێکە گەشتیار و بکاتە ئەو ناوچە خزمەتگوزاری گەشتیاری کەم هەبێت لە ڕوویدابینکردنی پێداویستیەکانی خواردن چ کاریگەریەک جێ دەهێڵێت بۆ چۆن قەرەبووی ئەم بابەتە دەکرێتەوانێ؟ لە بابەتی خواردن ئێمە دڵایی دەدەین هیچ کێشەیەکمان نیە لە سەرجەمی ئەو شوێنانەی کە گەشت و گوزارین چێشتخانەی زۆر باشی ئێستا لەگەلی عەلیبەگ دە چێشتخانە زیاترمان هەیە لە بێخاڵ دە 15 چێشتخانەمان هەیە لە جوندیان هەمانە لە کۆڕک لە شنگلبانە هەموو ئەو شوێنانی لە باڵەکایەتی هەمانە لە سنووری مێرگە سۆر ینی ئەمەم چێشتخانە کێشەی چێشتخانەمان لەم سنوورە نییە بەڕاستی هەوڵمان داوە بتوانین زۆرترین چێشتخانە لە ناوچەیە بێتە دروستکردن و سەرکەوتوشی بووین هەمووش
شتی چێشخانەی زۆر باشن و لە هەوڵدان بۆ توانانی شوێنەکانی حیوانەوەش پێشتر ئێمە 2500 سەرینمانەوە بێسا بتوانین کێربەکە زیاتر بکەینەوە بەرەو 3000 سەرین بڕۆین لە یەک شەودا. بۆیە دڵنیایی دەدەین کە چێشخانەی باشەیە و چێشخانەش گەلێک زۆرە ناوچەیە. باش ئەیچی تایبەت بۆ هاوڵاتیانەی کە لە نزیک ناوچە گەشتیاریەکان وەکو کڕیارێک لەوێن کۆمەڵێک بابەتی دیکە دەفرۆشن کە ڕەنگە ئەمە خۆی لە خۆیان بۆ گەشتیار شتێکی جوان بێت سەرنجڕاکێش بێت کاتێک کە لەگەڵ بڕیارەکانی وەزارەتی شارەوانی یەک ناگرێتەوە ئەمانە دەبێت لە نزیک ناوچە گەشتیاریەکان بابەت و کاڵاکانیان نەفرۆشن چۆن قەرەبووی ئەمە کراوەتەوە؟ ئەمە دەزانی هەندێک حاڵەتمان هەبوو پێشتر لەسەر شۆدەرەکان خەڵکی کاتووە بەڕاستی دوو لە بابەتی تەندروستی لەسەر شۆلدەر شتی فرۆشتووە کە شتی فەل بووە بەڕاستی ئەمە لەگەر بابەت تەندروستی یەک ناگەیتەوە ئەمە شەموو ئەو شتانێک کە هەنگاوانەی کە ناومانە بابەتی سەرپێچی لە قەڵەبمانداوە لە پێناو سەلامەتی تەندروستی هاوڵاتیان و گەشتیارانە کە دێن بۆ ناوسەکە ئەگەرنا لە ناو داخلی شوێنە گەشت و گوزارەکان هەموو کۆشکی لێ کۆشکی فرۆشیاری لێیە بە هەمان شێوەی کە جەنابەت باز دەکەی لە شۆلدەرەکان ئەو شتان دەفرۆشێتن لە بەردەمی هاوی نەوار و شوێنە گەشت و گوزارەکان لە ناوی شوێنە گەشت و گوزارەکانیشەیە بە هەمان نرخیشە بەڵام بەڕاستی ئەمە هەوڵمان داوە ئەو سیما جوانە بەبەر شوێنە گەشت و گوزارەکان بکەین کە مەجال نەدەین خەڵکێک بێتن لە ئۆتۆمبیلەکانیان بێت لە سەر شۆلدەرەکان ڕاوەستن هەریکی فرۆشتنی کەلوپەلی ماوە بەسەر چوو یاخود شتی ناشاز بن بۆیە ئەو بڕیارەمان دەکەیت لە ڕابردوو. باشە کاک بارزان ئەو کاری کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کرا و کۆمەڵێک کۆمپانیە کۆکراونەتەوە بۆی کە کار لەسەرەوە بکرێت گەشتی زستانە پارە پێ بدرێت لەو ناوچە ڕەنگە کارکردن بۆ گەشتی وەرزەکانی دیکە تا ڕادێک ئاسانتر بێ بەڵام گەشتی زستانە پەیوەندیە بەڕاستەخۆ بە تەندروستی هاوڵاتیانەوە تەندروستی و کەسانی کە سەردای ناوچەکە ئاکەن چۆن کار لەسەرەما ئاکرێ پلانەکە بە چ شێوازێکە بۆ گەشتی زستانە؟ ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دیدارێکی گەشتیاریمان ئەنجامدا لە هەوارگەشتن گەلبانەی گەشتیاری لەژێر چاودێری سەرۆشی ئیداری سەربەخۆ سۆرامەتان سێق لە بنکامکانمان لە ڕەوان دەستمێنگە سۆر چۆمان کە ناومانە دیداری بەفێر بە هەمانجی کۆمپانیا گەشت و گوزارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و بەشێک لە کۆمپانیا گەشتارەکانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و دهۆک کە لەگەڵمان بەشدار بوون هەوڵماندا لەگەڵ بە تەنسیق لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە سنووری ئیداری سۆران دەستی گەشت و گوزار دەستگا ئەمنیەکان بە تایبەت بەڕێوەبەراتی گشتی بەڕێوەتی ئاسایشی بازەکان کە لەگەڵمان بوون بۆ ئەوی بتوانین لیدار و هەماهەنگێکی باش بێتە ئەنجامدان بۆ ئەوی بتوانین زۆرترین گەشتار بەرەو ناوچە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ سنووری ئیداری سۆران بینی کە ساڵانە بەبەراو لەگەڵ ناوچەکانی تری هەرێمی کوردستان زۆرترین گەشتار بە تایبەت لە وەرزە زستان ڕوو لە ناوچەی دەکەن باش بوو لێگە تێگەیشتنێکی زۆر زۆر باش بوو ئەرێنی کۆمپانیا گەشت و گوزارەکان بە بایەخەوە ڕوانیانە ئەو دیدارە و پێیان وا بوو یەکەم دەکەێتن کە پێشتر نەکراوە چونکە بەڕاستی لێک تێگەیشتن و گفتگۆیەکی زۆر باش ئاتە ئارا بە تایبەت لەگەڵ دەستگا بەڕێوەبەراتی ئاسایشی بازەکان کە هەندێک گلەی گازندە هەردوو لا لێکتان هەبوو ئەمەم دیدارەوای کرد لێک نزیک بوونەوەی زیاتر ڕووداتن بۆ ئەوەی کۆمپانیەکانی زیاتر کە دێن گەشتارەکان دێن بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان حەز بە ئاسوودەیی بکەن هەز بە دڵنیایی بکەن ئەو ڕێکارانەشی کە لە بازەکان دەگیرێتە بەر لە پێناو سەلامەتی گەشتیاران و ئارامی و ئەو بەرقەرارە ئامنی ئاسایشەی کە لە کوردستان هەیە بۆ ئەوەیە بۆیە کۆمپانیەکانیش بەڕاستی پێیان وا بوو کە ئەم دیدارە هەوڵێکی زۆر گرنگ و باش بوو لەلایەک ئەمە لەلایەکە لە ڕێگەی ئەم دیدارەوە توانرا کۆمەڵی گرێبەست بکرێتن لە نێوان کۆمپانیا گەشت و گوزارەکان و خاوەنی شوێنە گەشت و گوزارەکان لە کاتی تایبەتی ناوچەکە ئەمە بەڕاستی دیدارێکی زۆر گرنگ بوو ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئەمە دیداری بەفر و تایبەت و بە وەرزستان و لە وەرزەکانیش بتوان لە وەرزەکانی تریش بتوانین دیداری هاوشێوە بکەین بەڵام بۆ وەرزەکانی تر بۆ زۆرەکانی تری گەشت و گوزار بەوەی بە بەردەوامی بتوانین لە وەرزەکانی ساڵ لە بۆ زۆرەکانی تری گەشت و گوزار ڕێژەی گەشتاری زیاد بکەین. باشە کاک بەرزان دیارە لە ماوەی ڕابردوودا وەک ئاگادارین پرۆژەیەک هەبوو بۆ گەلی عەلیبەگ لەسەر ئاستی نێودەوڵەتیان پرۆژە بە گوێ گەیشتووە. ئەم پرۆژەیە ئێستاش لە هەوڵەکان بەردەوامە ئەو چەندەك هەر گەلی عەلیبەگ ئێمە لە سۆرانیش ئینشاڵڵا ئێستا پرۆژەیەک لە سەتاسی کارەکانی تەواو بە پرۆژێکی زۆر جوانە لە ڕێگەوە برێنەوە ڕەزامەندی وەرگرتووە چەندین مۆتێل و کافتریا و چێشتخانەی زۆر مۆدێرنە و بەنیازی لە حەسەنبەگی ئینشاڵڵا پرۆژێکی زۆر مۆدێرن و سەردەمی بێتە ئەنجامدان کە ئێستا سێت خەرایەتی تەواو بووە گوندی گەشتاری فۆلکلۆری کوردەواری و گوندی شوشەی کە یەکەم جارە لە مستەوای عێراق و کوردستان ئەم پرۆژانە دێنە ئەنجامدان ئەمە
هەولێکە بۆ فراوانبوونی جۆرەکانی تری گەشت و گوزار واتە گەشتیار تەنها لە بۆ لێواری ئاوەکان نێت بە یاخود بێت لە بۆ بەفرەکانەوە لە بۆ بینینی دیمەنە بەفراوەکان ئێمە هەوڵ دەین وەکو لە سەرتاش باسم کرد گرنگی بە تەواوی جۆرەکانی گەشت و گوزار بدەین چونکە بەڕاستی گەشتار هەیە تایبەت حەزەکات بێت بۆ بینینی شوێنە فۆلکلۆری کوردەواریەکان گەشتار هەیە تایبەت حەزەکە بۆ بینینی لووتکەسیەکان و شوێنە بەفراویەکان ئەوەی بەخۆشمان ئەگاداری لە ماوەی ساڵانی ڕابردوو گەشتاری هاوینە و تەرفیهیمان هەیە بە بەردەوامی ئەوە ڕوو لە زیاد بوونە ئامانزی گەشت و گوزار ئەوەیە پەرە بە تەواوی جۆرەکانی گەشت و گوزار بدەن. بەڵێ زۆر سوپاس بۆ بارسان محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران کە ڕاستەوخۆ لەگەڵێم بوو سوپاس بۆ تاوی سانیارەکانت دەستخۆش.